لا پێشەنگای نێودەوڵەتی هەولێر پێشەنگای تایبەت بە کەلوپەلی کۆماری ئیسلامی ئێران کراوەتەوە. لە پێشەنگاکەدا 135 کۆمپانیای کۆماری ئیسلامی ئێران بە زیاتر لە 1000 کەلوپەلی جیاواز بەشداری پێشەنگاکەیان کردووە. لای خۆیەوە سەرکونسوڵی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر دەڵێت مەبەستمانە لە ڕێگای ئەو پێشەنگایانە پەیوەندی بازرگانیمان لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق پتەوتر بکەین. این نمایشگاه میتونه در روند تجاری و اقتصادی ئەم پێشانگایە دەتوانێت کاریگەری ئابووری و بازرگانی لەسەر کۆماری ئیسلامی ئێران و عێراق بە گشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتیە بێت. لەگەڵ ئەوەشدا کە لە پشوەکانی سەری ساڵ نزیکین پێشوازی خەڵک و بازرگانانی هەرێم لە پێشانگاکە زۆر باش بووە. ئێمە زۆر سوپاسی خەڵک دەکەین بۆ پێشوازی و بەشداری گەرمیان لە پێشانگاکە. کۆمپانیای ئێرانیەکان بەم کارە تەواو دڵخۆشن. ئەمە هاندانێک دەبێت بۆ کۆمپانیای ئێرانیەکان تا توانەکانی خۆیان دوو بەرامبەر بکەن و لە داهاتوودا نمایشی باشتری بەرهەم و کاڵاکانیان بکەن. ئاڵگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران مێژوویەکی کۆنی هەیە و ساڵانە بە چەندی ملیار دینار دەخەملێنرێت. لای خۆیانەوە خاوەن کۆمپانیای ئێرانیەکان خۆشحاڵی خۆیان نیشان دەدەن لە بەشداریکردنیان لەوەها پێشانگایەک. بەڕاستی ئەم پێشانگانە زۆر باشە. ئەوەیە کە کوردستان پێویستی هەیە بە ئەشیا و بە مەخسوسەن ئەشیای بیناسازی و ئەوانە، ئێرانیش لە ئەشیا و بیناسازی و ئەوانە زۆر پێشکەوتووە. ئەم پێشانگانە سەبەب دەبێت کە ئەو تێکەڵبوونە ڕوخ بدات و ئەو شەریکاتە لەگەڵ یەک تێکەڵ بن و بتوانن پێکۆ ئیش و کارەکان بۆنە بەرەوە. هەم نەفعی بۆ کوردستان هەیە بەڕاستی، هەم نەفعی بۆ ئێران هەیە و ئێرانیش ئێستا زۆر پێویستی بەوەیە کە بتوانین لەگەڵ کوردستان هاوبەشی و هاوکاری بوێت لە تجارەتە. ئێمە بە ئابساڵ بەشدارین. ئابساڵ موبەردەیەکی زۆر چاکە بۆ کوردستانی خۆمان و بۆ عێراق زۆر تەجربە کراوە. سۆبەیشی هەیە، سۆبەی غازی و سۆبەیەکی تریشی غازی نەوعێکی تری تازورکە وەکو تۆربۆکان تازە هاتووە. بازرگانان و خاوەن کۆمپانیا خۆماڵیەکان بە گرنگیەوە لەم جۆرە پێشانگایە دەڕوان و لەم ڕێگایەوە گرێبەستی تایبەت ئەنجام دەدەن. پێشەنگا تا زیاتر وێ باشترە. پێشەنگا تەبعەن کڕێن و فرۆشتنیە دروستەکە لە بینی مەسەلا تورکیا و ئێران و وڵاتەکانی ترە، هەلی کاریش دروستەکە بۆ گەنجەکان لە عێراق و کوردستانە. ئەم پێشەنگانە زیاتر پەرەی پێ بدرێت چاکتر و باشترە. ئیسە تۆ ئەگەر بتەوێ کارخانەی پێیاکە یا وەکالەی وەرگری ئەبەر ڕێی لە ئێران و لە تورکیا زۆر بگەڕێی تا پێیاکە ئیسا لە بەردەستە. سوودەکەی ئەوەیە توانی لێرە ئەقدیان لەگەڵا بکەیت و ئیش بکەیت لەگەڵیانە و کابێشم دوکانەمەیە لە بازاری مافورەوە مافوترە تەمەشای دەکەین، زۆری نوێیە، ڕەنجی نوێیە، عەقدی لەگە دەکەین، نمونێ لێوە دەکەن دەسینە ئیران لێ دەکرد. ئەوە یەک دوایە خەڵکە چیش بە مفرەت دەیکڕی شتی نوێیان هێنە گۆڕانکاریێکیشە لە شار. ینی ئێستا ڕیکلامەکە پێشانگای نێودەوڵەتی کرایەتەوە ئیرانی خەڵکەکە دێ و ئەمەش دێن کە سەعات پێشانگایەم پێشانگای مامهانی شێخ حوسێنی ئیمنە لە بازار هاتی مێستا لەگە یەک دۆشان عەقد دەکەم سامدیرەکە دێ مەسەن 100 لەوە 50 لەوە 60. پێشەنگای تایبەت بە کەلوپەلی کۆماری ئیسلامی ئێران بۆ ساڵی دووەم کۆمپانیەکانی بازرگانی و وەبەرهێنان و پیشەسازی و کارەبا و پزیشکی و کەلوپەلی ناوماڵ بەشداریان کردووە و وا بڕیارە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام بێت و ڕۆژی شەممە 25 کانونی یەکەم کۆتا ڕۆژی پێشەنگا دەبێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.